بۆیە بەو بەڕێزەش دەڵێم بەو خوشکە بەڕێزەم ئەو کەسی کەوا هاوسەرەکەی پیاوەکەی عەرەخۆرە بەڕێزم فەرموو بوو چ ئاەتێکی قورئان باشە چ شتێک باشە بیخوێنە بۆی تەرکیب بکە بەڕێزان هیچ دوعایەک نییە هیچ ئاەتێکی قورئان نییە تۆ بیخوێنی بەو نیەتەی کە مێردەکەت عەرەقتەرە بکە ئەوە شتی وان نییە بەڵام دەتوانی دوعای خێری بۆ بکەیت ئەمەیان شەرعیە خوشکە باشەکەم خاڵی یەکەم بەردەوام لە دوای نوێژەکانتەوە لە شەو نوێژتدا لەو کاتانی کە دوعایان تیای گیرایە لەو کاتانەی کە دڵت پڕە و بەڕاستی بەدەستی ئەم گونەهە گەورەی مێردەکەتەوە دەناڵێنی لەو کاتەیە خۆت بە مەزلوم دەزانی دەستەکان بەرزکەوە بەلای پەروەردگار و بڵی یا ڕەبی خوا هیدایەتی ئەو پیاوەم بدەیت دوعای شەڕی لێ مەکە دوعای هیدایەتی بۆ بکە بڵی یا ڕەبی خوا هیدایەتی بدەیت پەروەردگارە شتێک بێنێ بەرچاوی کەوا عەرەقی بۆ یەکجاری لە بەرچاو بکەوێ ئەمە خاڵی یەکەم زۆر بە دڵنیایی و ئینشاءالله خۆی گەورە دوعاکارە دووەردەگرێ دووەمیان دڵی عەسەبی دەبێ و شت دەشکێنێ بە دڵنیاییەوە دەبێت چاوەڕێی خراپتریی لێ بکەیت چونکە کاتێک کە پەروەردگار دەفەرمێ من عەمەلی شەیطان ئەوە لە کاروکردەوەی شەیطانە شەیطان تۆ بڵێ ڕێنمایی خێرت بکە بۆیە دەبێت لەو کاتانەدا کە مێردەکەت ئەو بابەتە ناشەرعیانە دەکا و دەخواتەوە ئەبێت چاک ئامێرە بڕندەکان شتشکان ئەوەی شوشە وشتە لە بەردەستی لای بی هەروەها خۆت و منداڵەکانتی لێ پارێزی خوا نەخواستا بیندراوە کەسێک هەبوو خێزانی خۆی کوشتووە بە چەک منداڵی خۆی کوشتووە هەبووە تەقەی لە خۆی کردووە لە کاتی سەرخۆشیدا دواتر کە بە ئاگا هاتوتەوە پێی سیر بۆ ئەو کارانەی کردووە ئەوانە من عەمەلی شەیطانن شەیطانیش هیچ کاتێک کاری چاکرد نیشان نادا دەبێت بەردە دڵنیاییەوە مێردەکەت عەسەبیش دەبێت وەشتیش دەشکێنێ ئینشاءالله خوا ڕەحمتان پێ بکەوە لەو بەڵای ڕزگاری بێ سێمیان خوشکی بەڕێزم تا دەتوانی لە دوو کاتە یەکەم ئەو کاتەی مێردەکەت لە سەرخۆ و هێمنە و ئیسراحەتە و نەی خواردوتەوە دووەمیان ئەو وەختەی نێوانتان زۆر خۆشە قسەتان لە بەینە زۆر خۆشە و نێوانتان خۆشە هەوڵ بدە بە قسەی خۆش ئامۆژگاری بکە من پێت دەڵێم یەکسەر مەڵێ پیاوەکە نابێ عەرەق بخۆیتەوە ئەمە نا چونکەوە دیارە ئیدمان بۆ پێوەی ماوەیەکی زۆرە دەخواتەوە بەڵام پێی بڵێ تۆ بڕەکەی کەمتر بکەوە لەم پێش ئەم بڕەت دەخواردەوە ئەو بڕە کەمتر بکەوە هەروەها لە ڕووی کاتەوە هەفتەی 4 جار عەرەق خواردوێتەوە لە مەودوا بیکە بە 3 جار دوای ئەوە پێی بکە بە 2 جار دوای ئەوە پێی بکە بە جارێک هەم لە ڕووی بڕەوە هەم لە ڕووی کاتەوە وردە پێی کەمکەوە خوای الحەکیم و کاربەجێ بە 4 قۆناغ عەرەقی لەسەر سەحابەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم حرام کرد بە یەک جار نەیفەرمووە یەک جاری ئەم دەقەیە تەرکیکەن قۆناغ بە قۆناغ بۆیە ئەو کەسانی کە دەیانەوێت کەسێک ئیدمان بووە لەسەر شتێک هەر چەند ساڵێکە لەگەڵی ڕاهاتوە خۆی پێوە گرتووە لەگەڵی خوێنیا تێکەڵاو بووە بە یەک دەقە و یەک بڕیاروازی لێبێنی زۆر قورسە تۆش خوشکە باشەکەم ئاوە لەو کاتانەدا بە قسەی خۆش پێی بڵێ بڵێ بە ئیزنی خوای گەورە هەم بڕەکەی کەمکەوە هەم لە کاتا ڕۆژەکان زیاد کەوتۆ کەمتر بخۆوە مەدحی چاکەکانی بکە بڵێ بەخوا تۆ پیاوێکی زۆر باشی سەخی تەبیعەتی بەڕێزی لەگەڵ مناڵە بۆ میوان بۆ کەس و کار بەڵام حەیفە بە گوناهی گەورەی عەرەق خواردنەوە خراپ بی لای خوا لای خەڵکی موسڵمانی بەڕێز لای خێزانەکەت ئەوە تا تۆ کاتێک کە سەرخۆش دەبی من چەند بێزار دەبم چەند ترس لەسەر ژیانم دروست دەبێت دواتر کە بە ئاگادەیتەوە شتەکانت شکاندووە لەوە چی خۆت پەشیمان بی بەم شێوەیە بە زمانی بەڵام نەرم بە خۆشەویستی دەربڕینەوە ئامۆژگاری مێردەکەت بکە بەڕێزان واللهی ژن کاریگەری لەسەر مێردەکەی یەکجار زۆرە بەڕێزان واللهی پیا و پاشا بێ یان حەماڵی بازار بێ لەگەڵ ڕێزمدا بۆ برایانی حەماڵ مەبەستمەوەی کە هیچ پۆستێکی نییە کەسێک سەرمایەدارێکی ملیارلێر بێ کەسێکیش تەنها ڕۆژانە بژی واللهی هەموویان خێزانەکان کاریگەریان لەسەری هەیە بەڵگەمان چیە لە قورئاندا سەیری فیرعون کەن ئەو فیرعونەی کە دەیگوت ما ئوریکم إلا ما ئەرا یەک کەس نەبوو لە هەموو حکومڕانی میسرە بتوانێت بۆ یەک جار قسە لە قسەی فیرعونە بکە ئەگوت ڕەئی بیر و باوەڕ یاسا هەر ئەوەیە کە من دامناوە ئەوەی من بڕوان پێێتی ئەوە کە من دێڵێم بەڵام ژنەکەی لە ئاستیا قسە دەکا بەڵام بە ژیرانە و بە عاقلانە کاتێ موسای مەلۆتکە دەکەوێتە ماڵەکەیانە وەکو لە سوڕەتی القەسەس و سوڕەتی طاها و ئەوانەدا باس کراوە لە سوڕەتی الشوعەرادا تەماشایکەن ئەڵێ لا تقتلوه عسى أن ينفعنا أو نتخذه ولدا فرعون نەیکوژی هیچ کەسێک جورئەتی ئەوە ناکە بڵێ ئەو مناڵە مەکوژە بەڵام ژنەکەی پێی دەڵێن مەیکوژە بەڵام بەڵگەیەکی جوانی بۆ بدێنێتەوە
بەڵکو ئەم مناڵە مەلۆت کە جوانە ئێمە خۆمان بە خێویکەین لە دواترە لێی بەهرەوەربین سودمەند بێ بۆمان هەروەها ئەگەر زانیمان ئەولادێکی ساڵح و ڕێک و بێگیشە هەر دەیکەین بە کوڕی خۆمان چاو لێ سوودی دەخاتە بەرچاو کوڕی دەخاتە بەرچاو قەناعەتی پێ دەکات کەس نەیەتوانێت قەناعەت بە فیرعەون بکە خێزانەکەی توانی قەناعەتی پێ بکات کە موسای مەلۆتکە نەکوژێت